بەناوی خدای گەورە و مێهرەبان جارێکی دیکە بەناوی حکوومەتی یارێمی کوردستان زۆر بەگەرمی بەڕێز جەنابی پارێزگاری ئازەربایجانی ڕۆژئاوا ئورمیا و شاندی یاوەری دەکەین. خۆشحاڵین ئەمڕۆ جارێکی دیکە لە بەردەوامی ئەو کۆبنەوە و دیدار و پێشبەچوونانەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەتایبەت پارێزگای هەولێر لەگەڵ ئازەربایجانی ڕۆژئاوا لە کۆمەڵگای حاجی ئۆمەران ئەوڕۆ ئەو دیدارە لە نێوان شاندی هەردوولا چ شاندی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەڕێوە چوو. بێشک کۆبنەوەی ئەو ڕۆستێک تەوەری ئەساسی گفتوگۆی دەربارەوەکران یەکێکیان بەردەوامبوونی ئەو تەجروبەی پارساڵ کە بۆ یەکەمین جار بوو زیارەتکارانی شوێنە پیرۆزەکانی عێراق بە دەواازەی حاجی ئۆمەران تەمەرچینەوە هاتنە شوێنە پیرۆزەکانی عێراق. ئەم ساڵ هەردوو لامان ڕێککەوتین لەسەرەوەی تەجروبەی پارساڵ بکەینە هەنگاوێکی دیکەی خێراترکردنی ئەو بابەتە و باشتر بەرەو پێشوەبردننی وەکو بەڕێز جەنابی پارێزگار باسی لێوە کرد. پارساڵ ئەگەر 700,000 کەس بوو ئەم ساڵ بەپێی ئەو پێشبینی و ئامادەکاریانەی کێکراوە پێشبینیەکان وایە نزیک بە 500,000 گەشتیار لێرەوە گەشتەکانیان لە بۆ شوێنە پیرۆزەکان ئەنجام بدەن. حکوومەتی هەرێمی کوردستان بەرمەبنای بڕیار و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی لە خستنە ڕووی ئامادەکاری لە پێناو سەرکەوتن و سەرخستنی ئەو پرۆسەیەی کە ئەو خۆشەویستانە بۆ شوێنە پیرۆزەکانی عێراق دێن هەرچی ئاسانکاری هەیە لە هەموو مەجالەکاندا پێشکەشیان دەکرێت بە شێوەیەکی زۆر دروست لە دەواازەی حاجی ئۆمەران تا دوایین بازگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاریان پێشکەش دەکرێتن و دەرگاکان دەکرێتەوە بەڕوویاندا ئەمنیەتیان دابین دەکرێت و پێداویستەکانیان لۆدابین دەکرێت بە ئومێدی ئەوەی ئەوە ببێتە هەنگاوێکی دیکە پەیوەندیەکانمان زیاتر بەرەو پێشەوە ببا. خاڵی دووەم تایبەت بوو بۆ ئامادەکاری و پلانانەی کە لەلایەن هەردوو لامانەوە بڕیاری ئەوە درایەوە چ لەلایەن جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە لە دوایین دیداریشدا لە کۆماری ئیسلامی ئێران داوامان لێ کرد بە ڕێزیان هاوکار و ئاسانکار بێ لە پێناوکردنەوەی دەواازەیەکی دیکەی سنووری لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران کە ئەویش دەواازەی سیدەکان کەلەشینە هەموو ئامادەکاریەکان کراوە. ئیشاڵە لە ئایندەیەکی زۆر زۆر نزیکدا هەردوو لامان بە فەرمی لەو دەواازە سنووریە دەواازەکە دەکەینەوە کە لە نەتیجەدا سوودێکی زۆری بۆ خەڵکی هەردوو سنوورەکە هەیە و بەشێکی دیکە لە پێشبەچوونی پەیوەندیە بازرگانیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان دەبێ و ئاسانکاریەکی زۆریش لە بۆ خەڵکی ناوچەکە دەکات لە ڕووی گەشتیاری و سەردان و هاتوچۆکاندا. خاڵی سێیەممان پێداچوونەوەیەکی خێرا بوو بەو ڕێککەوتنانەی کە لە ساڵانی ڕابردوو هەمان بوو کە لە مانگی 12 ساڵی 2021 ڕێککەوتنێکی تێگەیشتنی هاوبەشمان هەبوو. دواتر لە مانگی شوباتی 2022 بوو بە ڕێککەوتن و لە هەولێر ئەو ڕێککەوتنە واژووکرا و دوجاریش لە مانگی 6 ساڵی 2023 لە کۆبنەوەی هاوبەشی پارێزگارەکانی سەرسنوور جارێکی دیکە و بابەتە پێداچوونەوەی بۆکرا کە ئەمڕۆ ئەو ڕێککەوتنەی چەند دقەیەک پێشێستا کە واژوومان کرد لەگەڵ بەڕێز پارێزگار بریتە لە ڕێککەوتنێکی نوێی 20 خاڵی کە تەکانێکی دیکە بە هەموو ڕێککەوتنەکانی ڕابردوو دەدا. ڕێککەوتنەکانی ڕابردوو بوونە هۆکاری ئەوەی جوولەی بازرگانی لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران تەمەرچین 125 بەرەو پێشەوە چووە. ئەو گرفت و لەمپەر و کێشانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی بازرگانان و خەڵکی هاتوچۆی ئەو سنوورەی دەکرد هەردوو لامان بە ئیرادەیەکی بەهێزەوە گرفتەکانی ڕۆژانە چارەسەر دەکەین. دەستخۆشی لە تیمەکانی هەردوو مەرز دەکەین کە زۆر ئازایانە و زۆر لەخۆ بردووانە کار دەکەن لەو پێناوەدا و ئەو مەرزە بە شێوەیەکی زۆر دروست کەوتۆتە خزمەتی هاوڵاتیان و بازرگانان و هەروها دەبێتە بەشێکی دیکەش لە ڕێککەوتنەکەمان پێشوچوونی پەیوەندیە گەشتیاریەکان لەلایەن
گەشتوگوزاری هەرێمی کوردستان لەگەڵ گەشتوگوزاری کۆماری ئیسلامی ئێران و هەروەها ئامادەکاریەکانی ناوەندەکانی ئەوقاف و کاروباری ئاینی لە زەمینە خۆشکردن لە بۆ ئەو گەشتیارانە و هەروەها پەیوەندیە کللتوریەکان وەروەها پەیوەندی ئەکادیمیەکان و وەکو بەڕێز جەنابی پارێزگار باسی لێوە کرد کە لە ئایندەدا ئەو پەیوەندیە ئەکادیمیانە لە نێوان زانکۆکانی یاریمی کوردستان بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ زانکۆکانی کۆماری ئیسلامی ئێران بەرەو پێشتر دەچێت کە لە ماوەی هەفتەی ڕابردووشدا یاداشتی یەکتێگەیشتن لە نێوان زانکۆکانمان واژوو کراوە. بێشک هەموو ئەو پەیوەندیە بازرگانیانە دەبێتە هۆکاری ئەوەی وەکو باسم کرد جوولەی بازرگانی بەرەو پێشەوە دەبا داهاتی هەردوو لامان بەرز دەکاتەوە ئاسانکاری زیاتر پێشکەش بە بازرگانان دەکرێت لە نەتیجەدا هەردوو لامان تێدا سوودمەند دەبین. ئێمە جارێکی دیکە تاکید لەسەرەوە دەکەینەوە کۆماری ئیسلامی ئێران وەکو وڵاتێکی دراوسێ بەنسبەت هەرێمی کوردستان وڵاتێکی گرنگە و پەیوەندیەکانمان لە هەموو ئاستەکان بەرەو پێشوەبردننی دەبێتە سوودی هەردوو لامان وەکردنەوەی ئەو مەرزەش کە لە ئایندەیەکی نزیکدا دەکرێتەوە پەیوەندیەکان زیاتر و باشتر بەرەو پێشەوە دەبە هاتنی گەشتیارەکان و شوێنێک ئەو خۆشەویستانەی زیارەتکارانی شوێنە پیرۆزەکانیش دەواازەیەکی دیکەیەوە بە دەبێتە هۆکاری ئەوەی کە پەیوەندیەکانمان باشتر ببێ. من لێرەوە جارێکی دیکە سوپاس لە بۆ تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکان و بازرگانانی هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاس لە بۆ بازرگانانی کۆماری ئیسلامی ئێران سوپاسی زۆر لە بۆ کۆنسڵگەری وڵاتی کۆماری ئیسلامی ئێران کە ڕۆڵێکی گرنگی لەو ڕێکەوتنانە بینیوە سوپاس لە بۆ پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەر بە فەرمانگەی پەیوەندیەکانی ئێران کە ڕۆڵێکی گرنگیان لە بەرەو پێشوەبردنی ئەو پەیوەندیانە بینیوە ئینشاڵڵا خوای گەورە دەیکاتە خێر و بەرەکەت لە بۆ هەردوو لامان و چاومان لەوەیە کە جوولەکانی بازرگانی زیاتر ببن هاتوچۆی بازرگانی گەشتیاری کللتوری ئەکادیمی و هەموو بوارەکان زیاتر پەرە بسەنێتن و لێرەوەش بڕیاری ئەوەماندا کە لە ئایندەیەکی نزیکدا دیداری سەرۆک شارەوانیەکان ئەنجام دەدرێت کە ئەوەش دەبێتە هۆکارێکی دیکە و شاندێکی ئەوانیش لە گەشت و گوزار دێن لە هەرێمی کوردستان لەگەڵ گەشتوگوزاری ئێمە دیدار و گفتوگۆیان دەبی لەسەر ئەو بابەتە وەکو جارەکانی پێشوش ڕێککەوتین لەسەرەوەی ئەو جوولە بازرگانیە تەنها سەر سنوور نەگرێتەوە لایەنی ئاسمانیش بگرێتەوە وەکو ئەوەی کە هەردوو لامان کۆچین لەسەرەوەی کە لە ئایندەیەکی نزیکدا گەشتەکانی ڕاستە و خۆی نێوان هەولێر ورمیە دەست پێ بکاتەوە کە بتوانین بە ڕێگای ئاسمانیشەوە خزمەت بە هاوڵاتیانی هەردوو لامان بگەێنین. دووبارە بە ناوی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە خێراتنێکی گەرمی پارێزگار ئاغای محەممەد سادق معتەمدیان و شاندی یاوەری دەکەین و بە ڕێزان ئەندامانی پەرلەمان و هەموو بەڕێوەبەرەکان و بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و دڵنیاین لەوەی کە ئەو ڕێککەوتنەی ئەو زارەشمان هۆکارێکی دیکە دەبی لە بەرەو پێشوەبردنی پەیوەندیەکانمان و سوودی هەردوو لامانی دەبێتن. زۆر سپاس دەبم.